لە هەر شوێنێکی سلێمانی دەڕوانیت بووەتە بینا و باڵەخانەی بەرز. شارستانیەت و تایبەتمەندیە مێژوویەکەی ئەم شارەش بووەتە کەلاوە و زبڵخانە و مۆرکی شارستانیەتی پێوە نەماوە. شاری سلێمانی تەمەنی 237 ساڵە. لە کاتی دروستبوونیەوە چەند گەڕەکێک دروست کراون، لەوانە شێخان، سابوونکەران، مەڵکەندی و چەند گەڕەکێکی دیکە و خانوەکانی ئەم گەڕەکانە لەسەر شێوازی کۆن دروست کراون. 2 ساڵ پێش ئێستا 7 گەڕک وەک کۆنترین گەڕەکەکانی شاری سلێمانی دیاریکران. ئەوانەیش شێخان، جوولەکان، مەڵکەندی، سەرشەقام، کانێسکان، دەرگەزێن و سابوونکەران. لەناو ئەم گەڕەکانەدا 107 خانوو دیاریکران تا لەلایەن حکوومەتەوە بکردرێنەوە و نۆژەن بکرێنەوە. بەڵام 69 لەو خانوانە ڕووخاون و تەنها 38 خانوو ماوە. لەو 38 خانوەش 14 کردراونەتەوە و تا ئێستا تەنیا 7 خانوویان لێ نۆژەن کراوەتەوە. بەڵام ماوەی 2 ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە هیچ نۆژەنکردنەوەیەک لەم خانوانەدا نەکراوە و هیچ پلانێکی تازە نییە بۆیان. ئەم خانوەکە لە پوریانە چەندین تایبەتمەندی جیاوازیان تێدایە. لەوانە بوونی تاق لە دیوارەکاندا بۆ دانانی چرا و فتیلە و فانۆس و پێداویستیەکانی ماڵ یاخود گوڵدان و ئاوێنە. ڕەنگیشین بۆ درگا و پەنجەرەکان بەکار هاتوون و بەشی سەرەوەی درگا و پەنجەرەکانیش کەوانەیی بوون و شوشەی ڕەنگا و ڕەنگیان تێکراوە. درگاکان تەختە بوون و سەقف و چیغی خانوەکانیش لەدار بوون. خانوەکان هەیوانیان هەبووە و بەپاییدار سەقفی خانوەکان ڕاگیر کراون و دیوارەکانیش لە خشت و قوڕ بوون. ئەم خانوانە هونەری تەلارسازی و کارامەی وەستا کۆنەکانی بواری بیناسازی کوردستان نیشان دەدات. جیاوازی نێوان خانوەکانی ئێستا و ڕابرد و دەکرێت بوترێت کەمترین خاڵی هاوبەشیان هەیە. لە ئێستادا بەشێکی زۆر لەم خانوانە ڕوخێندراون یاخود کراونەتە تەلاری بازرگانی و بوونەتە زبڵخانە و گەراج. یەکێک لەو خانوانەش خانوەکەی مێژوونووس ئەمین زەکی بەگا. لە کاتێکدا بەپێی ڕێنماییەکانی قائیمقامیەتی سلێمانی دەبێت ئەو خانوانە پارێزگاریان لێ بکرێت یاخود ئەگەر بڕوخێندرێن و نۆژەن بکرێنەوە ئەوە دەبێت ڕووکاری دەرەوەیان بە هەمان شێوە کە لە پوریەکە بێت تا سیمای کۆنی شارون نەبێت. بەڵام لە ئێستادا بەپێی وتەکانی قائیمقامیەتی سلێمانی ئەم ڕێنماییانە جێبەجێ ناکرێن. ئێمە و ڕێگەندنەوەمان ڕاگەیاندوە خۆ دەزان ئێمە حەو گەڕێکی کەلەپوریمان هێل ناوەندی شاری سلێمانی. ئەم حەو گەڕەکە وەکو وتمان بە هەموو پێکاتەکانیان و بەشێکن لە توراس و کەلەپور کە پێویستە هەمووی پارێزرێ. بەڵام ئێمە و خانوانەی کە وتمان ئەهمیەتی هەندەسی و ڕەگەزی هەندەسی و لەگەڵ مێژووی هەیە ئەو خانوانە ئێمە بەی شێوەیەک ناڵین دەستکاری کار لایەن خاوەنەکەی و پێویستە وەکو خۆی بمێنێتەوە. بۆ خانوانی کە ڕوخێنراوە ڕووخا و تەپی و نەماوە ئێمە ڕێنمایی تازە یاخود ئەو خانوانی کە شێوازێکی نوێ دروست کراوەتەوە خاوەنەکەی ئێوێ دەستکاری بکە. ئێمە وەکو شوێنەواری وەکو بەڕێبەرایەتی قایمقامێتی شاری سلێمانی ڕێنماییان بە خاوەنەکان کە واجیەکانیان بە شێوازی کەلەپوری دروستکاتەوە بۆی هەمان نەسیجی کەلەپوری با بە گەڕە کەلەپوریەکان. بەڵام بەداخەوە چەندین دیاردە هەیە کە لە ماوەی ڕوویداوە کە هەندێک هاوڵاتی بەبێ پرسی لیژنەکانی قایمقامێت خانوەکانیان نەڕوخێنن. ئیتر هەیە لە خانوەکانە کە پێویستە نەڕوخێنرێ و بمێنێتەوە وەکو خۆی یان بەعکسیشەوە هەیە خانووشە ئەتیادیە. ئێمە لە 2009 وەکو کە ئەم لیژنێ دامەزرا بە بڕیاری پارێزگا و گشت لایەنەکان دروستکردنی گەراج و پارکینی سیارە ناوەندی شارە قەدەغە کرا. بەڵام بەداخەوە وەکو ئێستای بینین پەرەیراوە بە گەراجەکان ژمارەکان زیای کردووە. ئەمە یەک دوو ئێمە خۆیان بە هاوکاری هەردوو لاو پێشتریش کە شارەوانی ڕێنماییمان دەرکردووە بۆ گەڕە کەلەپوریەکان کە نابێت لە 2 قات زیاتر دروستکرێ واجیهشیان بە شێوازی کەلەپوری دروستکرێتەوە. بەڵام بەداخەوەکو دەبینین خانوو بینای بازرگانی حەواش قات دروستکرا و پارکینی حەواش قات دروستکراوە لە ناو گەڕەکە کەلەپوریەکانە کە پانەی شەقامەکانیان لە 3 مەتر و 4 مەتر زیاتر نییە کە ئەمانش هەمووی بەدەرە لە ڕێنماییەکان و داوای ڕوونکردنەوەیان لەکەین و ئینشەڵا ئێمە خۆمان بە کتابی ڕسمی نردومانە یاخود ئیرتیداد و چوونە دواوە لە ناو گەڕە کەلەپوریەکانە بە هەموو شێوەیە قەدەغێ. بەڵام بەداخەوە بووە بە دیاردە لە ناو گەڕەکانە و خاوەنەکەی اختیار کراوە لەسەر مۆزوعانە. ئێمە ڕۆژانە پسوڵەی سەرپێچی ئەکەینە سەر و هاوڵاتیانی کە میشاناکەن. بەڵامی تر لەلایەن ئەنجومەن و شارەوانی سلێمانیەوە ئەم دیاردانە تا ئێسش بوونی هەیە. بڵێ هەر لەم بارەیەوە خەدیج عەبدولجەبار ئەندام لە لیژنەی شارەوانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند لە ئێستادا پرۆژەیەکیان بۆ پاراستنی خانوە کۆنەکانی شاری سلێمانی ئامادە کردووە. ئەم خانوانە مێژوو شارستانیەتی شاری سلێمانی نیشان دەدەن.
بەنەمانیشیان شارستانیەتی ئەم شارەوەندە بێت. خۆی لە ڕاستیە پاراستنی مێژوو فەرهەنگی گەلەکەمان ئەرکی هەمومانە. گەڕەکە کۆنەکانیش یان ئەو ماڵ و بینە کەلەپوریانەی کە هەن لە سەرجەم شارەکانەوە بە تایبەتی ئەمە ئێستا قسە لەسەر ناوەندی شاری سلێمانیەکەین. ئەوە مێژووی ئێمە ئەناسیێنێ بە نەتەوەکانی تر، بەڵام بەداخەوە لە ماوەی ڕابردووە بینیومانە لە زۆرێک لە ئەو شوێنانە نەپارێزراون، حتا بگرە بینای بازرگانی کللتوری هەیە، فەرهەنگی هەیە کە سیمای کەلەپوری مێژوویمانی پێوە بووە بەداخەوە کراون بە گەراج، حتا کارێزەکان کۆنکریت کراون. گەڕێکی کۆنمان زۆر هەیە لە سلێمانیا. ئێمە لە لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هاوکاری کۆمەڵ لیژنەیەکی پسپۆر لە مامۆسایانی زانکۆ و شارەزایانی بوارەکە ڕێنمایی یەکمان ئامادە کردووە TOR-ەکە بۆ چۆنێتی پاراستنی سیمای کللتوری و فەرهەنگی گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی و شوێنە کەلەپوریەکانی شاری سلێمانی. ئەم TOR-ەکە ئامادەمان کردووە ڕێنماییە. ئەم ڕێنماییانە دوای ئەوەی کە ئێمە ئیشمان لەسەری کردو ئێستا ئامادە کراوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە تەسەوورەکەم لە نزیکترین کۆبوونەوە بخرێتە ئەجەندای کۆبوونەوە و دەنگی پێ بدرێ و پەسەند کرێت. دواتر کە پەسەند کرا ئێمە ئەو نوسخەیە کە ئەکرێ بڵم لاپەڕی زۆر پێک هاتووە، ئەم نەخشەی گەڕەکەکانی تایە شێوازی دروستکردنەوەی کە شارەوانی ئەگەر بیاوێش خانوویەک دروست کاتەوە بێت چۆن دروستی کاتەوە، خەڵکێک بیاوێت تعمیری خانووەکەی بکاتەوە لەو گەڕەکانە ئەبێ بە پێی ئەو ڕێنمایە بێت کە ئێمە دەست نیشانمان کردووە لە شێوازی ئەو مەوادانەی کە لە ڕۆپۆشی بیناکە بەکاریانی حتا لە دەرگاکەیە کە چۆن دەرگاکان مەسەرن ئەو خانوانە لە مێژووە لە کۆنا چۆن بوون ئەبێ بۆ هەمان شکڵ لە ڕووکاری دەرەوە دروستی کاتەوە حتا ژمارەی نهۆمەکان ئەبێ بەو شێوازە بێت کە لە ڕێنمایەکە دەست نیشان کراوە. ئەم ڕێنمایە زۆر گرنگە، ئامادەمان کردووە و تەواو بووە و ئێستا هەر ئەوەی ماوە لیژنەی نێراوە بۆ لیژنەی یاسایی لە ئەنجومەنی پارێزگا. لیژنەی یاسایی لە ڕووی یاساییەوە هەر بابەتێک بخرێتە ئەجەندا پێشتر بە فلتەری لیژنەی یاسایی ئاڕوا بە دڵنیاییەوە لە نزیکترین تەسەورەکەم هەر ئەم جارەکە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکرێ یەکێکە بێت لە بڕگەکانی ئەجەنداکە کە پەسەندکردنی ئەو TOR-ەیە کە بۆ پاراستنی سیمای کەلەپوری و کللتوری گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی. خۆی بەداخەوە بەشێکی زۆری ئەو شوێنانە نەماون، کراون بە گەراج، کراون بە پرۆژەی بازرگانی، ئەکرێ بە مۆڵێک و بەرزێکاتەوە بۆ ئاسمان لە کاتێکە ئەمانە هەر میلەتێک هەر نەتەوەیەک ئەگەر مێژووی نەبێ، فەرهەنگی نەبێ، کەلەپوری نەبێ، خۆشی نەبێ باشترە. بەداخەوە ئێمە یعنی زۆرێک لەو شوێنانە بۆیە ئەمیشێکە ئێمە ئێستا کاری لەسەرەکەین ئەوە دەرەنجامی ئەوەیە، دەرەنجامی ئەو داگیرکاری و کاولکاریەیە کە بەداخەوە نەپارێزراوە ئەو شوێنانە ئەو شوێنەوارانە. ئێمە ئەم ڕێنماییەمان بۆەوە دەرکردووە کە ئەمە لێرە ئیتر ستۆپی پێ بکرێ ئەم داگیرکاری و ئەم تێکدانە ڕێنماییەکە گەڕەکەکان وەک خۆی ئەهێڵێتەوە ئەو شوێنانەشی ئەگەر حتا ئەگەر شوێنی بازرگانی بوون مەسەڵەن قەیسەریەکی کۆن بووە لە سەردەمی خۆیان ئێستا کە بتەوێت نۆژەنی کەیتەوە یا دروستی کەیتەوە ئەبێ بە هەمان شێوازی ئەوەی پێشوو دروستیکەیتەوە بۆی سیمای خۆی لە دەست نەدا.